لە میانەی یاری دواخراوی هەفتەی پێنجەمی خولی نایابی لاوانی عێراق لاوانی یانەی پێشمەرگەی سلێمانی لەسەر یاریگای فەرماندەی تایبەت بە خۆی میوانداری لە لاوانی یانەی هەولێر کرد. پێش یارێکە هەردوویانە بەدەخاڵەوە لە لووتکەی کۆمەڵی باکووردا بوون. لە گێم یەکەم و لە خولەکی هەفتەدا ئەلەد محەممەد گۆڵی یەکەم و پێشکەوتنی بۆ لاوانی یانەی هەولێر تۆمار کرد. دواتر هێرشەکانی پێشمەرگە بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە دەستی پێکرد و لە خولەکی چولدوودا بادینان ئەحمەد گۆڵی یەکسانی بۆ پێشمەرگەی سلێمانی تۆمار کردەوە. سەرنجام ئەو گێمە بەو یەکسانیە کۆتایی هات. لە گێمی دووەم ڕیتمی یارەکە کەمێک خاوتر بوو. لەگەڵەوەشدا لە خولەکی هێشتا عەبدوڵڵا یاسین گۆڵی دووەم و برنەوەی بۆ لاوانی هەولێر تۆمار کرد. لە کۆتاییدا بە ئەنجامی دوو گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لاوانی یانەی هەولێر یارەکەیان لە لاوانی یانەی پێشمەرگەی سلێمانی بردەوە و بە سێ خاڵەوە گەڕانەوە پایتەخت. ئێمە تقریبا ئەمە پێنجەم یاریمانە، سێ یاریمان بردوێتە تعادل لە تۆپی پێش لەوانێت دۆڕاندن وارد بێ، بەڵام ئێمە تقریبا جێمی یەکەم باش یاریمانگە، جێمی دووەمی هاتنە جێوی یاریکردن، بەڵام ئەمانە گەنجن ناتوان یانی بەردەوام و ئاستی کە هەیەە لیان چاوەڕوانکەی هەولێر ئێمە باشتر بوو لەشیان ساغ بە پیرۆزیان بێ. ئێمەش لەو یارانی کەمەوەنە ئینشەڵڵا هەوڵین باش و باشترین و تێکچوونی سیستەمی خەو ینی تاثیر لەسەر یاریزانەکان هەبوو. ڕاستەمە بە ئەنجام برمانەوە سێ خاڵەوە دەستینە ئەوە دڵخۆشکەر بوو، بەس لەوە دڵخۆشکەرتر ئاستی هەردوو تیپەکە بوو. بەڕاستی یاریزانی زۆر نایبێت یا بوو، یعنی ئەمە خۆشیمان لە یاریەکە دیت، یعنی ئەوە زیاتر خۆشحاڵی کردین بۆ داهاتوی شارەکان. ئینشاڵڵا ئەوانە بە زووترین کات پێ دەکەن بۆ داهاتوی شارەکانمان. بەم برنەوەیەش لاوانی یانەی هەولێر بە 13 خاڵەوە پێشەنگی کۆمەڵەی باکووریان گرتووە. لاوانی پێشمەرگەی سلێمانیش بە 10 خاڵەوە لە پلەی دووەم ماونەتەوە. بڕیار تەها، کەناڵی پەیام، سلێمانی.